هەولێر لە ئێستادا فەرمانگەی تەندروستی لە شاری هەولێر مانیان لا کارکردن گرتووە و بۆ وەرگرتنی زانیاری زیاتر ئەچینە لای هاوکارمان هێرش قادر لە شاری هەولێر ڕاستەوخۆ لە گەڵمانە. هێرش نوێترین زانیاریەکان لەسەر بەردەوامی خۆپیشاندانەکان لە شاری هەولێر چییە؟ بەڵێ سارا دیارە لە ئێستادا سەرجەم ئەتوانین بڵێن زیاتر لە نیوەی کارمەندانی تەندروستی وەزارەتی تەندروستی حکوومەت یاریمی کوردستان لە بەردەم وەزارەتەکان لەبەر دواکەوتنی موشەکانیان مانیان گرتووە لە ئێستادا لە بەردەم وەزارەتەکان پێش دەخولە وەزیری تەندروستی خۆی هاتووەتە دەرەوە داوای لێ کردووە کە بچنە ژوورەوە، بەڵام ئەوان بەردەوام لە ماگرتنەکان و داوا دەکەن کە حکوومەت یاریمی کوردستان و وەزارەتی دارایی و سامانە سروشتەکان موشەکانیان بدەنێ. لە ئێستادا ژمارەیەکی زۆری ئەو فەرمانبەرانە لێرەدان و دەیانەوێت لە ڕێگەی نارتیۆ پەیامی خۆیان بگەین لەبارەی مانگرتنەکانیان و لەبارەی ڕاگررتنی داوامیان لە نێو وەزارەتە. ژمارەیەکی زۆریان لە بەردەم بینەی وەزارەتی تەندروستی من لێرەوە دەست پێ دەکەم و کۆمەڵە لێ و فەرمانبەرانە دەدوێنم ئەگەر بکرێ بێت ئێرە قسەمان بۆ بکەی ئێوە بۆچی هاتنە دەرەوە لەسەر ڕاتبەکەیەوە ئەوە 4 مانگە گەیشتمت ئەوڕۆ 4 مانجەیە هەتا ئەسانێکە کەس ڕاتبی وەرنەگرتیە. داواکاریتان چییە؟ داواکارین هەتا ئەو ڕۆژەی ڕاتب بدێتن ئەمە هەموو ڕۆژەی بەردەوامی لێرانە ناچینە ژۆرێش. حاڵتان چۆنە لەم دۆخەی ئێستا؟ لەو دۆخەی وەسن لەوەی خراپتر نابیتن هەموو جەمعاشیا وەرەگرن و کەس ئاگای لە کەسی نییە. هەموو صاحب مندارین بەسە هەتا کەنجیە وەزعە تاکەی بەردەوامە بن هەتا معاشی ڕەوەرنەگری کەس ناسە ژۆری هەموو فەرمانبەرەکان هەموو ڕۆژێ لێرە دانیشن. بەڵێ من ئەمە زۆرترین فەرمانبەر لێرە وەربگرم ئەمە یەکێکی دیکە لێرەیە ئێوە تاکەی بەردەوام ببن و لەم دۆخە قەیرانەدا ئێوە دۆختان چۆنە وەکو تۆ فەرمانبەرێک وەزعی تۆ چۆنە؟ وڵا ئەم ئەوەندەی درم ئەگەر مڕاهەنە لە سەرماندی بوونی خەڵکی بکرێەوە غەڵەتە چونکە دەستەڵاتی کوردی دەستەڵاتەکە یعنی نییە ئەو 25 ساڵە لە ناعەدالەتی و لە زوڵم و لە ستەم و لە خراپە و لە جیاوازی لە نێوان هەموو شتەکان. ئێستا کارگەیشتەوەی مەسەلەن بە 3-4 جاری ڕاتبی خەڵکەکی فەقیر و داما و بدەن خەڵکە کە سەعب عائیلە و سەعب منداڵ و کرێتی و کۆمەرگ معانات و کێشە و نەخۆش و ئەوانەی هەیە دوای ئەتو مشکلەکەت لە وڵاتی ئەوەیە هەمووی وەکو یەک ناژی. ئەگەر بمدیت بە هەموو خەڵک وەکو یەکە هەموو لە یەکەم و هەتا ئاخیری هەموو یەک و یەک لەو نەبوونەی بەشداریبان یەک لەباری خۆمەم جێشەم نەبوو بەس لێرە مشکلەکە ئەوەیە وانە خەڵکێک لە فۆق لە زۆر مستەوایکی بەرزدا دەژی خەڵکە ئەو قڕ بەسەر و ڕەش و ڕوتەش کە سەتانەوە و خەڵکی کۆمەلگا پێکدەنی ئەوانە لە ئەسفل سافلین دەژین خەڵکەکە ئەوڕۆ ئەوە هەموو دەزانن ئەوە دەزان دەستەڵاتەکە کە حکمی وڵاتی بەدەستە خەڵکانەکن کەشتەکانیان بەدەستە خەڵکی فەقیر و ڕەشروتی چی لە دەستی نییە. ئەوە هەموو چاوەڕی 100,000 دینارش دەکات ڕەنگە زۆربیان نییە نەتوان بەشی چەند ڕۆژە چیان بکە. کێشەکە لەسەرەوەیدا کێشەکە لەسەر ئەوەی نییە قەراتیم بەس ڕاتبیش نییە ڕاتب بەشێکی ئەو مەوزوعانەیە ئەو جیاوازیە هەیە لە نێوان تەبەقەکان یعنی مجتمعیان کردە تەبەقاتی جیاواز بەڕاستی یعنی ئەوە کێشەکەیە. تاکەی بەردەوامە نازانم پێم وایە نییە تا خەڵک معاناتی هەبی بەردەوام دەبی ئەوجە بپرسە ئەگەر معانات نەما خەڵک بەردەوام نابی کاتەش معانات نامێت دیارە خەڵک وەزعی باشە باوەڕش ناکەم خەڵک وەزعی باش بێ. دەمەوێت بزانم لە ئێستادا و لەم دۆخەداراییەدا تۆک و فەرمانبەرێک دۆخت چۆنە وەزعت چۆنە؟ دۆخ وڵا گشتی هەمووی خراپە نەکەرام لەوانە هەمووی وەکوێ خراپیت و وەسعەکە بەرەو خراپی دەچیت و چاوەڕوانی باشتر لێ ناکرێت و بەردەوامەر بەرەو خراپی دەچیت. نازم چاوەڕێ چ بکەی ملەتە چاوەڕێ چ دەکەن ئەو وەسع بەرەو باشی ناچیت چەند تەماشا دەکەی هەر بەرەو خراپی دەچیتن هیچ نیازی باشکردنیان نییە. نازم چ نیەتە چیانەیە ئەو ملەتەی هەمووی بەرەو هەڵدێر دەباتن و هەمووی وا گەنجەکان دەڕۆن و سەرگەردان دەبن و ڕۆژانە خەریک لە ئاوەکان دەخنچێتن و خەریک دەکوژرێ و پێشمەرگەکانمان لە سەنگەرەکان شەهید دەبن و کەچی هەر جیرفانیوان پێ پڕ دەبی فەقیرش هەر جیرفانی بەتار دەبی ئیوانی شەروا پڕ دەبیتن. فەرمانبەری حکوومەت یاریمی کوردستانی کێ بە بەرز دەزان لە کاتێکدا خۆتان فەرمانبەری ئەم حکوومەتە؟ هەموویان بەرپرسیارن هەمووی بەرپرسیارن هەر لە گەورەترینیان هەتا بچووکترین وەزیر و ئەوانیان فەرمانبەر نا وەزیر و سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت و هەموویان بەرپرسن لەو قەیرانە داراییە و هەر بەخۆشیان دروستیان کردیان پارە هەیە کاکە چێدر پارە نییە ئەگەر پارە نییە بابێ حلاکەم بابرێ پارە نییە کاکە ئەو وەسعمان ئەوە خراپە بەس پارە هەیە باوەڕ ناکە پارە نەبێت بابەجێ بێن کاکە بابەجێ بێنن. ئێوە تاکەی بەردەوام بن لە بەردەم وەزارەت کاری فەرمانبەران ڕادەن. ئێمە وەکو فەرمانبەرانی دیوانی وەزارەتی تەندروستی تا ئەو کاتێ بەردەوام دەبین تا بەس مەعاش نییە لێر تا وەزعەکە چا دەبی ئێستا وە دەکەن داواکاریمان زۆر زیاتر بی لە معاشش بە گەندەڵیەکاندا بچین و میلەتی وا لێ دەکەن بە گەندەڵیەکاندا بچن بە ناعەدالەتیدا بچن بە نایەکسانی هاوڵاتی بووندا بچن مافی هاوڵاتی بوون بپارێزن ناعەدالەتی موچە فەرمانبەرانی دیوانی وەزارەت
فەرمانبەرانی دیوانی وەزارەت پارەی مەحدود وەردەگرن کە مافی خۆشیان نییە حەقی زۆر زیاتریان هەیە فەرمو جیاوازی تەبەقە بکە 8 ملیۆن و 375,000 ئەو جا مەعاشەکەش نادرێتێ خەڵک لێرەوە بیری فراوان دەبی داوای چ دەکات بەس مەعاش نامینێ داوا دەکات گەندەڵی نەمینێ ناعەدالەتی نەمینێ مافی هاوڵاتی بوون یەکسان بکرێ فەرمانبەرانی دیوانی وەزارەتی سەحا بەردەوام دەبن تا ئەو کاتەی مافەکانیان دابین دەکرێت بەس موچەش نا مافەکان مافی یەکسان بوون لە بینی هەموو فەرمانبەران لۆن منە جیاوازیش هەیە لە بینی فەرمانبەرانمان هەیە لەوانەیە دەوامی کم دەکا دەمانەوێت عەدالەتی بندیوارەیە دەمانەوێت عەدالەتی یەکسانی دەوامکردن موچە هەرچی داواشمان لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە بە کاملی وەکو ئەنجومەنی وەزیران هەموو وەزیرەکان سەرۆکی حکومەتی هەرێم بە تایبەتی جێگرەکانی وەزیرەکان هەمویان ئەوانە ئەنجومەنی وەزیران پێکدەنی داوامان لەوانەیە کێشەی موچە و ئەوانەش نەکەنە سیاسی ئێستا کێشەکە بوویتە سیاسی لۆن منە فەرمانبەر هەمووی بێلایەنە 180 بێلایەن وەکو سەوتیدایانە وەکو بیرروڕا بێلایەنە تێکەڵی موچە دەکرێت تێکەڵی سیاسی دەکرێت تێکەڵی انتخاب دەکرێت تێکەڵی حزبایەتی دەکرێت تێکەڵی هەموو شتەکان دەکرێت داوامان وایە حکومەت بەدەنگمانەوە بێت سەرا دیارە ئەوان هەندێک کێشەی دیکەشانەیە وەکو خۆیان دەڵێن یەکەمین وەزارەتی حکومەت هێرێمی کوردستانە کە فەرمانبەرەکانی هاتبوونەتە دەرەوە ومانیان گرت بێ وەزارەتی تەندروستی یەکەمین وەزارەتی حکومەت هێرێمی کوردستانە و باز لەوە دەکەن کە نەعەدالەتیش هەیە دیارە بە موچە و ڕاناوەسن دەڵێن نەعەدالەتیش هەیە من کۆمەڵێکە جدیکە لێرێ و کۆمەڵە فەرمانبەرن کاک محەممەد ئێوە وەکو فەرمانبەری تەندروستی لەکوێ بڕات هەدەکەمان بکرێت ڕۆژانی داهاتوش بەردەوام دەبین لەبەرەوە ئێمە شتەکە بێتام و بەڕاستی ئەگە قەیرانەکە با ڕوونکردنەوە بدا حکومەت هێرێم ئەگەر دەتوانێت ئەوە نیە ڕوونکردنەوە بداتن ئەو کێشەیە چارەسەر بکاتن ئێمەژمان دەگرێت تا ئەو کاتە ڕوونکردنەوەی با دەست دەکات بچێشنەوە بەڕاستی ئەگە قەیرانەکە لە بۆ ئەوەیە معاش و تابی پێشمەرگە شەر لۆ ناکە پارە باش دەبینە ناو بازار ئەوەش تەشکێ باڵومان ڕووکاتەوە پارە هەیە برێ پارە نیە ئەوە هەیە هیچ مبەرڕێک نییە بۆ ئەوی بدۆزنەوە برێن پارە نییە هەم کاتێک پارەیان هەبووە و لەوە لە بۆ میوانداری خۆیان و لە بۆ کۆبوونەوەی خۆیان و لە بۆ هەموو شتێک پارە هەیە بەس بۆ موچە و لە بۆ قودی خەڵکی فەقیر پارە نییە باشە خانم ئەگەر تۆ بێتە ئێرە بکرێت تۆ وەکو یەکێک لەو فەرمانبەرانە لە ئێستادا دۆخی خۆت چۆنە پێت وایە دۆخ دوای لێ هاتووە کە ناچاری بێتە سەرجادە هەڵبەتە ینی چەند مانگە چەند ساڵێتەوە بۆ ساڵێکی ژێری شەڕی داعش بە سەرداتی پەڕی هەر گوتمان بە لە هەموو لایەکەوە حکوومەتی کوردستان وڵاتەکەمان حکوومەتەکەمان لە هەموو لایەکەوە ئاستەنگی بۆ نێ زۆری و زەحمەتی نەخەینە سەر بەڵام هەتە ڕادەیەک ینی خەڵک فەرمانبەران بە تایبەتی تحملمان کردی لەو ڕۆ بەدواومان دەگرین یعنی لە ئێستادا ئێوە بڕیاردانداوە لە ڕۆژانی داهاتوودا یاخود بەس ئەمڕۆ هاتنە دەرەوە نەخێر بەردەوام دەبینە تا ماژەدرێ لەلایەن وەزارەتی خۆیەوە هیچ ڕێگریەیە لە بەردەم ئێوەدا کە نێنە دەرەوە نهاتمانە دەرەوە دەگرن هەڵبەتە ڕێگری هەیە پێشەن خولک وەزیر لێرە بوو چی داواکارێکی لێەوە هەبوو وەزیر لە دەرەوە داواکاری ئەوە بکە بچینەوەش بگەڕێنەوە ژوورێ وازە مانگرتم بینین ڕێی خەڵک نەگرە ڕێگەی جادەکان و سیارەکان کە داوامان بۆ ڕێک بخەن ئیتر داوام کەمکردنەوەش چارە نیەوە بزانم وەڵامتان چی بوو بۆ وەزیر وەڵامە ئەو بکەناینە ژوورە و بەردەوام دەبین لەسەر مانگرتن بەڵێ سارا دیارە ئێرە شەقامێکە لە بەردەم وەزارەتی تەندروستیدا فەرمانبەرانی وەزارەتی تەندروستی ئەم شەقامەشیان گرتووە هەرچەندە وەزیری تەندروستیەوە خۆیان دەڵێن داوایان لێ کردوون کە بچنێتە ژوورەوە سەرجەم فەرمانبەران بەڵام ئەمان ڕەتیان کردوێتەوە بەردەوام دەبن تا ئەو کاتی کێشەکەیان چارەسەرکرێ بەشێکیان باز لەوە دەکەن کە ئەوان بە یەک موچەش ڕازی نابن بەڵکو چەند موچەیەکیان بدرێتە چکاوە خۆیان دەڵێن قەیرانەدارایەکە بەس بۆ فەرمانبەرانە بۆ بەرپرسە باڵەکان نیە یەکێکی دیکە لەو فەرمانبەرانە کە زۆرترینیان دەیانەوێت پەیامی خۆیان بگەێنن دەیانێت قسەی خۆیان بکەن دەوێت دڵی خۆیان بۆ NRT باسکەن من دەمەوێت یەکێکی دیکەیشیان وەگریم لەو فەرمانبەرانە کاک سامان ئێوە لە کێوە هاتوونەتە ئێرەوە بڕیارتان داوە بە یەکجاری بایکۆت بکەن تا ئەو کاتە موچە دەدریا خوچی زین چۆنە ئەوە دەربارەی موچەیە ینی با خەڵک ڕوون بیتەوە ینی کەس گلەی لە وەزیری نییە گلەی لە سەروی ئەنجومەنی وەزیرانە وەزارەتی داراییە سامان و سروشتیەکانە یعنی ئێستا ئەمە مۆزەفمانەیە ئەم بخۆم بە چای خۆم دیتم دەگریا دەیگۆ ئەو مانگەی بێتەوە دەرم دەکەن لە خانی یعنی هەندێک شتێ لێکدانەوەی بالۆ بکەن ئەوان مانگە گوتیان قەینا دوومان قەینا ینی ئەوە بووە سێ مانگەەوە دەڕوا لۆ 4 مانجی ینی پێویستە ینی چاو بە خۆیان دابخشێنەوە کاکە خەڵک نیتی عیب تێدا نییە
لەوانەیە هەیە ئێستا من بخۆم هەمبی ئاگەم لەویدی نییە بەڕاستی ئەوڕۆ هەیە ئەوجە داوا لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکەین بەپەلە یعنی موچەکانیان لۆ سەرف موچەکانمان لۆ سەرفکەن مافی سەرەتایی خۆیتی ئەو هیچ دەوام دەکەن مافی خۆیتی تا ئەم پێنج مانگ چەندێکە موچە سێ مانگ و 4 ڕۆژە نیە سێ مانگ ئەوڕۆ 4 مانگەنەیاندایە 3 مانگە پێی ناوەتە 4 مانگ بەرەبەری ئێستا لە چارەینە ئەوجە داوا 3 مانگ و 6 ڕۆژە ئێستا وەلو چاری دەچی دەتەوێت چی بڵێ دەتەوێت چی بڵێ لەبارەی دواکەوتنی موچەکانتانەوە والله ئەمە لە موچەکان ئەمە هیچ کێشەمان لەگە وەزیری خۆمان نیە وەزیری خۆشمان هەر وەکو وەزارەتەکانی تر بەڵام وەزیری سامانە سروشتیەکان بە تایبەتی کەم تەرخەمە لۆشمان نێخنە قالبی ئەوەی کە کێشەی سیاسی بخنە ئەو مۆزوع کێشەی سەرۆکایەتی هەرێم کێشەی موچەی ئێمە نییە ئێمە داوای موچەی خۆمان دەکەین و زیاتر نە چی خستوتە قالبی سیاسی تا ئێستا پێتاوتراوە لایەنێک هەیە بەرپرسبی تەواو یعنی ئەوە سێ مانگە موچەتان وەرنەگرتەوە داوامیشەکەن بە سیاسی ئەمە کەوتێنە ناو ئەو ئاشەی سیاسی بەردەداشەکەی ئاشی سیاسی ئێمەی گرتوتەوە ئێمە فەرمانبەران بەعام هەموو وەزارەتەکان وەکو ئێمە بەڕاستی نەوەک ئەمە کێشەمان نیە ئەگەرنا فەرم و دوێنێ سەرۆکی دارایی پەرلەمان دەرێ ئێمە پارەمان هەیە و پارەکەشمان دیار نییە بەڵێ ساراوەی کە جۆت لێ بوو ئەوە ڕاوبۆچوون و ئەو فەرمانبەرانی وەزارەتی تەندروستی بوو کە لە بەردەم وەزارەتەکەی خۆیان لە ئێستادا ماگیانگرتووە هاتوونەتە دەرەوە داوای موچەکانیان دەکەن بڵێ بەڵێ ێرش قادر پەیام نێرمان لە شاری هەولێر لەگەڵ مابوو